و مشارد گل برس محمد الزیدی چالاکوان مدنی لباشر عمان پایتخت اردن گوتوبیج دکین برس الزیدی تو بخیراتی بو کردستان 24 دست پیک بزن بین صدم چنه کو دست حالاتارن عراق یعنی گرینگیه به برهم نافخویی نادن و برهنان نافخویی نادن چاویوان فوکساوان لسر برهم هاورده جوالات در و اهلا وسهلا بك وبكادر سلااو بۆ ئێوە و بە کادیرانی کەناڵەکەتان بابەتی هاوردەکردن ئەمە بابەتێکی سیاسیە ئەگەر تەماشا بکەیت جەنابێت بەتایبەت ئەسەر ئەو هاوردەکردن و ڕێکەوتنەکانی بەربوومە خۆراکیەکان لە وڵاتانی هاوسێوە وەکو ئێران تورکیا و وڵاتانی دیکە دەهێنرێت هەمووان بە ڕێکەوتنی سیاسی بوون دەزانی کە ئەمڕۆ ئەو هاوسیانە کارتێکەری سەرچین لە باردۆخی سیاسی ئەوان نوێراتی خۆیان هەیە تەنانەت وەزارەتەکانیش بە شێوەیەک لە شێوەکان لە ناو ئەنجومەنی نوێنەران بۆیە سیاسەتی وڵات هاوسەکان بەسەر سیاسەتی عێراقدا زاڵ کراوە ئەو بابەتە بابەتی ڕێکەوتنەکانە ڕێکەوتنە بازرگانیەکان بە نایاسایی لە ناوان وڵاتان عێراق ئێستا بە بڕی 25 تریلیۆن ملیۆن دلار لە ساڵێک زەیتون هاوردە دەکات لە تورکیا یاخود مریشک لە ئێران هاوردە دەکات ئێمە کاگە و چێڵگەی نێوخۆیمان نییە بەڵێ هەیە بەڵام ئیتر وڵاتە هاوسەیەکان سیاسەتەکانی خۆیان بەسەر عێراقدا سەپاندووە و عێراقیش سەروەری نییە واتە سیاسەتێکی نیشتیمانی نییە کی سۆتمەندەژ بێ ڕەوشاکوونەها عێراق تێکەتیە و فۆکساوان لەسەر بەرهەمێن هاوردە بن دناوا وڵاتدا دەگوت و تورکیایە ئیتر ئێرانە وڵاتێن دەردورن سودمەندن ژە دەهاتی عێراقی ژ بۆ بێ چەندێک کەلوپەلێن خوا هاوردە بکەن دناوا عێراقیدا کی سودمەندێ vê ڕەوشەیە یان کی ڕێگرە ji vê yekê ku ئیتر پشت بە بەرهەمێن نافخۆی نەیە بەستن میلیشیاکان میلیشە چەکدارەکان ئەوان سودمەندن چونکە ئەو میلیشیا پێکار چەکدارانە ئەوان عێراق بڕێوە دەبن نمونەیەکی بچووکت پێ دەدەم ئێستا ئەو پێک هاتەوە مادە دەستێنراوانە لە ئێرانەوە بە قەچاق دەهێنرێت بن بە تێچی ملیۆنان دۆلار دێنن ناو بەغداد لە هەندێک شوێن لە شوێنەکان هێز ئەمنیەکان باس لەوە دەکەن کە دەستی بەسەر تاجیرا بەڵام زۆرینی دەست بەسەردا ناگیرێت ماوەیەک بەر لە ئێستا ڤیددیۆیەک بڵاو بوویەوە بۆ ئەو قاچاقچیانەی کە کەلوپەلیان لە ئێرانەوە هێنا بوو بۆ بەغداد بە هەموو بربەست و بازەکانیان تێپەڕکرد بوو لە حکوومەتی فێدرالی ولا تۆڕە وڵاتەکان بڵاو بووبوویەوە ئەو کات واتە ملیشاکان ئەو سیاسەتە سودمەند دەبن و حزبیان هەیە و ملیشانە چەکداریان هەیە لە حکوومەتی عێراق ئەمە پێویستی بە داهاتە بۆ ئەوەی ئاژەنسەکان بۆ خۆیان بکڕن بۆ ئەوەی پابەندی خەڵکی بکڕن و پێگە و پای ببنەوە لە حکوومەت بەداخەوە حکوومەتی عێراق وەکو پێشان نەماوە لە سەردەمی پاشایەتی تەنانەت لە سەردەمی ڕژێمی پێشوش نییە کە لە زۆر ڕۆوە لەو ڕژێمە ئێستا باشترە باشە دەگوت و سودمەندن vê ڕەوشێکینە بە هیچ زۆرە چاودێرێکیش نییە تا باشوور سودمەندن vê ڕەوشێکینە لێ ئەگەر بپرسین زەرەرمەندن vê ڕەوشێکینە یان داهاتیدا زەرەرمەندێ سەرەکی کییە ئایا عێراقی شیان نینە ji bo vê yekê ku kargehan dروست bikin îtir ew berheme di nav xwe da zêtir girîngiyê pê bidin bû nimûne di çend rojên raborî de behsa vê yekê dikirin ku Iraq di mava di demê wan çend heyvên raborî de baye 8 milyon dolaran endûmî ji dervey welat hawirde kirîne yanî xelkê Iraqê hind heş endûmiyê diketin neşêtin endûmiyê di nav xwe da dروست biketin di nava welat da بابەتێکی زۆر گەڵتامێزە بابەتێکی پێکەنی ناویە
بە شتێکی ڕاست بە باسکەم ئێمە ئێستا دەبینین کارگەمان هەیە بەتابەت لە مەحموودیە لە ئاستی یەکەم بوو لە جیهان کاتی خۆی بە دروستکردنی کەلوپەلێستا مەحموودیە بە تەواوی پشتگوێ خراوە لە بەغداد چۆڵ و هۆڵە زۆرێک لە نوێنەران و ئەندامانی ئەنجومەن وەکو بانگەشەڵ بژاردن بەکاریان دەهێنا کارگەی دروستکردنی ئۆتۆمبیلی پێشوو کە ئۆتۆمبیل دروست دەکران چاک دروست دەکرا لە عێراق ئەو کات هەبوو لە ڕژێمی بەسەرچوو ڕابردوو ئێستا ئەو کارگانە چیان لێ کرد و ئێستا کردویانەتە کارگەی تورشیات ئێستا ئەو سیاسەتی کە پەیڕەو دەکرێت لە عێراق سیاسەتێکی شەرمەزارکارە نمونەیەکی سادە دەهێنمەوە عێراق ئێستا ناتوانرێت کراسێک دروست بکات عێراق بە تەواوی لە پەلوپۆ بووە عێراق هیچ توانستێکی وانێ بێ خزمەتگوزاریە هیچ شتێکمان نییە کارگەی پێڵاو ئێمە کاتی خۆی باشترین مارکەکان لێرە دروست دەکران هەمووی بە فیڕۆ چوون ئێستا ئەچیکم ئایا سیولەی دارایی کەمە حکوومەتی ئێستا هیچ گرنگی بە پیشەسازی نادات ئەوان تێکیان داوە هەموو پێداویست و کاڵاکان لە ئێران و تورکیا دەهێنن. بەڕێز محەممەد ئەزەیدی چالاکوانی مەدەنی لە باژێری عەمانە پایتەختە ئۆردنێت گەلمەوەی گەلێکی سوپاس بۆ شروعێنتە.